لبروي 6 كيلو خيار فريدا ب 1000 دينار من طنق ل زردشتوي لي كرمو ياخذ طنق ل رشكي لي كرمو مليون 2 مليون دينار يمك وهذا من بيروكم نتزلين الراتب بشكل براند كبر كاركان كتشكو اسم كبر كي بازاركين اما قطويكي بهاراتا یەکێک لە کارسازەکان بەم جۆرە دیزاینی کردووە بەڵام 5,000 بەسەرەوەیە من دەمەوێت بزانم کە نهێنی ئەم 5,000 چیەکە لەگەڵ هەر قوتوێکی بەهاراتتا دایناوە لە لووتکەی کارسازی نیشیمانی عراقی دەچمە لای کارسازەکە خۆی کاکڕۆژیارە با بزانم ئەم دیزاینە چی و ئەم 5,000 بۆ داناوە. سڵاو لێ بە کاکڕۆژیارم کاتت باش ماندوو نەبی جارێ قوتوە بەهاراتەکەی خوو بەدەستەوە بگرە با بزانم نهێنی ئەم 5,000 چیەکە لەگەڵ هەر قوتوێکی بەهاراتا داوناوە. خاتو ماردینی عزیز زۆر سپاس بۆ ئێوە بۆ باس دیارە من وەکو کارسازێکە لە 125 کەس لێرە بەشداری دەکەین وە هەرێکە بە بیرۆکێکی نوێەوە بە شێوازێکی جیاواز هاتوونەتە نێو ساحەکە بۆەوەی کە بتوانانی سەرنجی و بەرهێن ڕایکێشین منیش و بابەتەکەم کارگەی بەهاراتی نیشتیمانیە کە ئەمە بەهاراتی ڕەسەن چۆنە بۆ ڕەسەنەیە کە تێکەڵ بە مادەی فەیگ نەکرێ من حەزم کرد کوردیانە بم بۆی کە وشەی ڕەسەن بەکار بێنم بەمانەی خۆی ڕەسەن بێ ئەو تامول لەزەتە هەبێ من ئەم 5,000 کە لێرە ئەبینێت هاوڕێکانم هەمویان چکلێتیان هێناوە شیرینیان هێناوە بەڵام من کارەکەم بەهاراتە بەڵام ئەم 5,000 چیە بەسەریەوە ئەمە دیوێکی 5,000 بەڵام وەکو ڕێگایەکی نوێ بۆ بابەتی مارکێتینی خۆم بۆ ئەوەی کە بتوانم بە شازێکی باش بگەم باوە بەرهێن کاتێکم 5,000 لە بەیانیەوە سەرنجێکی زۆرم لەسەر ئەڵم 5,000 چییە ئەو 5,000 ما بنێ کاتێکەکەی بینی ئەم 5,000 کەیتەوە دیوێ و دیوە کارگەکەی خۆمە و داوای هاوکاری دەکەم کە پێم وتووە و بەرهێنام کە لە قازانج دارایی و لە کواڵەتی و لە داهاتوو کە ئەمە هەم بە زمانی عەربی هەم بە ئینگلیزی کوردی نووسیومە ژمارە تەلەفۆنی خۆمی لەسەرە بۆ ئەوەی کە بەشێک بم لە ڕاستەوخۆ بچمە مێشکی و بەرهێنەکەەوە بۆ ئەوەی کە ببینێ من بە شازێکی جیاواز لە هاوڕەکانی ترم لێرە بەنێنەکەم و تاکە گەنجیشم لێرە بەجلی کوردیەوە هاتووم و بەهاراتەکەشمان ئەوەیە کە بیرۆکەکە چییە بەهارات زۆرێسە لە بازارە بەڵام ساڵانە زیاتر لە 16 ملیۆن دلار لە داهاتی ناخۆی عراق دەچێت بۆ دەرەوە بۆ کڕینی بەهاراتێک بەداخەوە هەمویان لە بۆرسایی کڕن و چاوچنۆکی بەشێک لە بازرگانەکان شوای لێ هاتووە کە بۆ کێبڕکێکردنی نرخ ئێستا کواڵەتیان دابەزاندە کواڵەتێکە چۆنە بۆ نمونە من نەزانم بە کیلۆیەک دارچینی چۆنێکی بە 2 کیلۆ دارچینی بە وردە تەختە و وردە ئارد و لەگەڵ مەقەبایە تێکەڵێک و بیهاڕا ئەتوانین ڕەنگەکە کیلۆیەک دارچینی بۆکەم بە 2 کیلۆ دارچینی یاخۆ زەردەچەوە ئەتوانم بە کەپەکی ئارد و بە خوێ و بە کۆمەڵ ئەمانە نێنی بازاڕن کە زۆرێ لە دوکاندارەکان خۆشیان زاننەوەی کە بیانە فەیکەن بەیانە کێبڕکی بازارکەن بەم شێوازە توانم کیلۆکەمە 2 کیلۆ بەڵام بەداخەوە من مەترسێکی گەورەیە بۆ سە تەندروستی ئێمە خۆم و خۆتۆ و خێزانەکانیشمان بە تایبەتی ئەمە پێویستی بە چارەسەرێکەیە چارەسەرەکە چییە؟ کلیلی چارەسەر لای منە کە بە پێدانی بنۆتۆوێکی باش بە جوتیاری ناخۆی خۆمان بۆ ئەوەی ئەم بەرهەمانە بەشێکی لە بەهارەتەکان توانامان هەیە لە ناو خاکی کوردستانی خۆمانە بیچێنین و دەستمان بکەوێتەوە ئەمە هەم تێچووکەمەکاتەوە هەمی زەمانەتەوەکە کە ئێمە کواڵەتیشی باشترمان هەیە بەماش هەم جوتیارەوەی کە خێرەکات داهاتێکی باشی دەسەکە لە بەرەوەی 6 کیلۆ خیار فرێدا بە 1000 دینار من تەنێک لە زەردەچەوەی لێ کڕمەوە یاخۆ تەنێک لە ڕەشکەی لێ کڕمەوە ملیۆن 2 ملیۆنی دیناری ئێمەیە کە ئەمە بەشێکە لە سەرچاوی داهاتی ناخۆی پارەی ناوخۆش ناچێتە دەرەوە لەگەڵەوەشە ئێمە عقڵێتی بەکاربەر وایە بە تایبەتی کورد کاتە پلاسیک قوتوی پلاسیک بێ فڕێدا بەڵام کاتێک کە شوشە بێت باشە دڵی نایە من هەوڵ داوە قوتوی پلاسیکەکان بگۆڕم بیکەم با شوشە باشە و لەگەڵەوەشە پاکێجینێکی کوردەوانەی جوان کولتوری کورد بێ بۆ ئەوەی کەوەکو تحفێک لە ماڵەکانە بمێنێتەوە کاتێک کە دەبینێ شوشەیەکی جوانی هەیە لە ماڵەکەی تو هەدارە من بیرۆکەم نەدزرێ نەڕات بۆ بەشێک لە براندە کێبڕکارەکان کە چکۆ ئێستا ئێمە کێبڕکی بازاڕەکەین گرنتی ئێدەم بۆ شێوازی خۆم کە جەدوایەکی اقتصادیم بۆ کردووە ئەم کارگەیەک بکەیتە سەر پێی خۆی ئەوە لە ماوەی ساڵێک و 8 مانگ سەرمایی و بەرهێن ئەگەڕێتەوە ئەمەنە داهاتێکی باشی هەیە و شێوازی مارکێتینی زۆر باشمان هەیە و کۆمەڵ ڕێگای ترشمان هەیە بۆ داهاتوو ئینشاڵڵا دڵنیای کە سەرنجی زۆرێک لەوە بەرهێنەرەکان ڕاکێشن تا ئێستا 50 نەفەر بۆ 6 نەفەری هەر سۆشیال میدیای خۆم و هاوڕێکان ئەمە ئێرە کە سەر یەکەم شت کە سەردان دەکەن و میدیاکانش سەردان دەکەن ئەم 5,000 چییە سەرنجی 5,000ەکە بۆتە خاڵێک چۆن ێستا لە وەرەقەی سپێ و خاڵێکی ڕەشدانەی بەو شێوازە هەوڵم داوە کە سەرنجی خەڵک چۆن من کابرەکانم زۆرە ئەمڕۆ لێرە هەوڵ بەم ڕێگایە خۆم بدۆزمەوە و خۆشم دەرخەم لەناو هاوڕێکانمە